بەڵای زان و خۆشەویستانمان لە چاوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگیدان بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە فێربوونی قورئانی پیرۆز دەکەین. هەڵبەت کە لە پشووی هاوین داین پرۆسەی خوێندنیە زۆر گرنگە خێزانەکان ئیحتیمام بدەن بۆ منداڵانی کە لە نێو ماڵیاندا هەن بۆ خزمەتکردنی قورئانی پیرۆز، بۆ فێربوونی قورئانی پیرۆز، بۆ لەبەرکردنی کە هەڵبەت لە هەرێمی کوردستاندا خۆشبەختانە کۆمەڵێک ڕێکخراوی زۆر باشن، کۆمەڵی دەستگای زۆر باشن و لەگەڵیشیدا کۆمەڵێک مامۆستای زۆر باشن کە دەیانەوێت فێرخوازان، قوتابیان، گەنجان، منداڵان فێری قورئانی پیرۆز بکەن. حتمەن فێربوونی قورئانی پیرۆز و لێ تێگەشتنی و لەبەرکردنی سوودی دەبێت بۆ خودی ئەو کەسەی کە فێری دەبێت لە کاروباری ڕۆژانەیدا لە دڵ ئارامی خۆیدا لەوەی کە لە ئاەتەکانی قورئانی پیرۆز تێبگات و لەگەڵشیدا بۆ کۆمەڵگا بۆ خێزانەکەی کۆمەڵێک پەروەردەی جوان فێر دەبێت. بزانین گرنگترین ڕێنمایەکان چین، گرنگترین شتانێک چین کە لە نێو خێزاندا گرنگی پێ بدرێت. هاوشانی فێربوونی کۆمەڵی زانستی دیکە، کۆمەڵی دەوراتی دیکە هیچ ناگۆشەیەکیش دابنێن بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز، بۆ خزمەتی قورئانی پیرۆز. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکانم. ڕێکە لە بەڕێز مامۆستا سۆران سەلاح، مامۆستای لەبەرکردنی قورئانی پیرۆز، وەروەها کاکە ئیکرام سەلاح، قوتابیە. خۆ بەخێر بێ سەر دوو چاو. مامۆستاجان تا چەند گرنگە ئێمە لە پشووی هاوین داین. هەڵبەت زۆر لە خێزانەکان هەڵپەی ئەویانە کە منداڵەکانیان فێری کۆمەڵێک دەورە و خول و زمان و بابەتی زانستی بن، تا چەند گرنگە هاوشانی ئەوانش هیچنا لە هەفتەیەکدا ڕۆژێک دابنن بۆ بوانە پەروەردەیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، بۆ فێربوونی قورئانی پیرۆز، لەبەرکردنی قورئانی پیرۆز. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سپاس بۆ دەرفەتە مامۆستایانی بەڕێز. وەڵا طبعا ئێمە کاتێک قسە ئەکەین قۆناغی یەکەم بۆ ئیماندار قسە ئەکەین. لای ئیماندار مسلمان ڕوونە ئەم قورئانە کەلامی خۆی پەروەردگارە نێردراوە بۆ بەشەریەت. کاتێک لە بەها و گرنگیەکەی تێ ئەگەیت ئەمجا ئەتوانی کاتی پێ بدەی مامۆستا. یعنی تۆ مرۆڤایەتی بە شتێکی ئاسایی سێری قورئان بکەن ناتوان کاتی پێ بدەن. ئەگەر ئەمە دابڵێنیتە سەر عیلەکانیش بە هەمان شێوەیە. یعنی بۆ نمونە وەکو عیلەیەک ئەگەر وەکو کتێبێکی ئاسایی سێری قورئان بکەین ناتوانین کاتی پێ بدەین. یعنی نەفس ڕێگە نادات. پاشان جەنجاڵی و ئەم هەموو شتە و ئەم هەموو جوانکاری کەتر کە گراوە بۆ شتەکانی تر ڕێگە نادات. بەڵام کاتێک تۆ دەیبیر دەکەیتەوە ئەڵی کاکە من دروستکراوی خۆی پەروەردگارم، گەورەترین شتێکی خۆی پەروەردگار بۆ منی ناردووە ئەم کەلامەیە، لە گرنگی ئەمە تێگەی ئەم کەلامە پێش ئەوەی یعنی مامۆستایانی بەڕێز زۆر باسی پاداشتی قیامەتیان کردووە. بەڵام من ئەڵێم پێش ئەوەی بۆ قیامەت بێ لە ڕاستیە قورئان بۆ دنیایە، بەرنامەی ئەم ژیانەیە. تۆ کەتەلۆگی ئەم ژیانە کاتێک تۆ ئیهمالیەکەیت، یعنی هەمومان نەزانین هیچ شتێک بێ کەتەلۆگ ناڕوا بڕێەوە. تۆ کاکەت بچووکترین شت بکڕی بەبێ بەرنامەی کەتەلۆگی ئیشی پێەکەی. ئەی ئەم مرۆڤە بە تەئکید ئەبێت گرنگی بە کەتەلۆگی بدەیت. یعنی لەژێر ڕۆشنایی ئەمانە و چەندی شتی تری گرنگە تۆ خۆت نەفست ڕادێنی لەوەی کە گرنگی بە قورئان بدەیت. ئێمەش وەکو باڵێن وەکو عیلەیەک خوای پەروەردگار فەزلی لەگەڵ کردوین. طبعا شەرەفە من زۆر جا بە تەلەبەکان مەڵێم شەرەفە لە خزمەتی قورئان بوو. خوای پەروەردگار ئیجازەی هەموو کەس نادا لە خزمەتی قورئان بێت. ئەمەش خوای پەروەردگار ئەم شەرەفەی بە ئێمە داوە هاتوین لە خزمەتیای. هەست بە گرنگیەکەی واکە مامۆستا دێمە سەر وەڵامی پرسیارەکەت، هەست بە گرنگیەکەی وایە تۆ کاتی بدەیتێ. ئەگینا تۆ بیر بکەرەوە قورئان شاهدێکی دنیایی نییە، بۆ تاعینات نییە، پارەی لەسەر وەرناگری، وانە نەفسی مرۆڤ نایە لەگەڵت. بەڵام کە بیر لە پاداشتە قیامەتەکەی و لەوەی ئەکەیتەوە کە کەتەلۆگە بۆ ئەم ڕێڕەوەی ژیانە گرنگی پێ ئەدەی. لە گرنگیەکەی لەوانەیە ئێمە وەکو وتم خوای پەروەردگار فەزلی لێ کردوین، هاتوین دەستمان داوەتێ. طبعا پەروەردەی عایلەی زۆر گرنگە. ئێمە سەرەتا بنبیرم دێن نەوەتەکان باپیرم خوای گەورەی خۆش بێت فێری قورئانی کردوین. ئەمە هات دەست بە دەست هات من دا ئەبرام لەگەڵی با بڵێ چەند ساڵێک دا ئەبرام دووبار ئەچوومەوە چونکە لە ئەسڵا هەبوو، یعنی لە چێنرا بوو لە ناخم. دوجار لە 2015 بە یەکجاری دەستمان داوە سوپاس بەخوای پەروەردگار. لە 2018 کە حیکمەمان دروست کرد وەکو لقی شارە زۆر چەند گەنجێکی وەکو مامۆستا ئەیرام تەقەن مامۆستا ئەیرام برامە یەکەم تەلەبەی نوری حیکمی شارە زۆرە. نوری حیکمی شارە زۆر سەرەتا لە 4 تەلەبە دەستی بەکردیان ئەم مامۆستا ئەیرامەیە. ئێمە یعنی بەردەوام بەمیش و بە هەموو تەلەبەکانیشمان وتووە لەوەی کە
قورآن خوێندن قورآن لەبەرکردن کادان بە قورآن ڕێگە لە شتەکانی تر ناگرێت مامۆسای بەڕێز زۆرێک لە خەڵکی پێی وایە ئەگەر دەستی دا قورآن لە ژیان دواکەوێت فرێک شتەکانی تری ناکەوێت بەڵام بە پێچەوانە وانە مامۆسای ئیرام ئەگەر نمونێک لەسەر مامۆسای ئیرام وەرگرین و چەندین لە حکمەی شارە زورێمە چەندین نمونێ وامان هەیە نە لە مەکتەب دواکەوتووە الحەمدوللا لە مەکتەب زۆر سەرکەوتووە نە لە کاروانی ژیانیش دواکەوتووە یعنی بگرێ پێشکەوتوش بووە ئەی خەڵک بۆ نایکات وەکوتم خەڵک پێی وایە دواکەوێت خەڵک پێی وایە ڕێگەی لێگرێت بەس قەناعەتی من وانە قەناعەتی من ئێمە پێویستمان بە دیسپلینە پێویستمان بە خۆ کۆنتڕۆڵکردن هەیە من بتوانم ژیانم کۆنتڕۆڵ بکەم یعنی ئەو کەسەی کە ئێستا مامۆستا ئیرام کە لە 190 حافظی قورآنە يعني كمك مراجعي ما اجينا الحمد لله حافظي قرآن باشانيش اجازي دو روايتي هي كذا يخو ميكاني تاوكريش لا برايك يتم تاوكرو حفظي قرآن كيشي لا دايك من تاوكرو ما شاء الله طبعا بهاوكاري دايك مو ما وصل لحكمه هي ما وصل تايبتي هي اما انا واي نكردو ما وصل لجيان دواب كرت يعني نقدر نمونه ما وصل الى مرقرين لما كبا عيبينيه باشا لجيانيش وكو هاوركاني سفری هەیە سیاحی هەیە دێتە دەرەوە بەخوا خۆی گوزەرانیشی هەیە بەس جیاوازەکەی چییە؟ عەشوائی نییە مامۆستاییە ئەمەیەکەوە ئەکات مرۆڤ بترسێت وا ئەزانێت دوا ئاکەوێت کورتەی قسە قورئان دوامان ناخات قورئان ڕێگری ناکات لەوەی کە من فرای ژیانم بکەوم ئێمە ئیشێکی زۆر وەکو ئیشە دنیایەکە ئیشێکی زۆر جەنجاڵ و دنیایمان هەیە بەڵام هێشتا وای نەکردو لە قورئانەکە دوا بکەوین یعنی قورئانەکە وای نەکردو لە ئیشەکە دوا بکەوین ببوورە کە تۆ بیرت کردو لەوەی کە دوات ناخات ئەجلی دنیا و قیامەتیشی هەیە واکەی لەوەی کاتی پێ بدەی مامۆستا کاتی پێ نەدەی ئیشەکە ناڕات زۆر باش مامۆستا ئەو کەسانی کە بەدەم قورئانەوە دەچن و جوان قورئان دەخوێنن و قورئان لەبەرەکەن خێر و پاداشتیان چییە؟ والله معلومی جنابتانە معلومی زۆربەی خەڵکە لای مامۆستایانی بەڕێز زۆر جار باسی کردووە یعنی وەکوتم بەنسبەت دنیا و بە تەئکید کەتەلۆکی ئەم ژیانە بەنسبەت قیامەت تۆ یعنی هەمومان بەکاتی لێرین بەڕێزان هەمومان بەکاتی لێرین و ئەگەڕێنەوە بۆ ئەو ژیانەی کە ژیانی هەتا هەتای ئێمەیە ئەو کاتە تۆ بە ڕووسوری ئەچیت تۆ ڕوو دێت بڵێ خوای پەروەردگار من ئەو کەلامی دادبەزان لە خزمەت یابوو هەنی گرنگترین شتێک بەلای خوای پەروەردگار ئەم کەلامەیە تۆ لێرە پێوی سەرقاڵ بووی پاشانەوەی کە مامۆستانە فەرموون لە فەرمودا هاتووە هەنی تۆ بەڕادەی قورئان لەبەرکردنت تۆ پلەکانی قیامەتت بەرز ئەبێتەوە بەڕاستی یعنی مەگەر دوو لە ڕێوە مرۆڤێک بیر نەکاتەوە هۆشی لای خۆی نەبێ ئەگینا تۆ ئەم پاداشتە گەورەی قیامەت عنی لەسەر پیت بە پیت و لەسەر ئاەت بە ئاەت و لەسەر سوورەت بە سوورەت تۆ پلە و مەقامت بەرزەبێتەوە بۆ ژیانێکی کاتی دنیای 50 ساڵ کە تۆ نیوەی خەوتووی عنی نایگۆڕێتەوە بەڕاستیەکەی زۆر بەردەوام بەڕێزان بەردەوام نەفس ڕێگرە يعني نفس ڕێگرە ئەبێت خوای پەروەردگار طبعا داوای تەوفیق لە خوا بکەین خوای گەورە تەوفیقی نەدا نییە بەڵام بەردەوام ئێمە هەوڵدەی نفسی خۆمان کۆنتڕۆڵ بکەین بەچی ڕای بینین لەوەی کە ئەم قورئانە ئاوایە بۆ قیامەت ئاوایە بۆ دنیا بۆی ڕوون بکەینەوە ئەجینا نایە لەگەڵمان زۆر باش کاکی ئیرام وانە بەڵێ ئیرام کاکی ئیرام جەمە خێر بێخوا سەر دوو چاومان ئەزمموی خۆت بۆمان باسکەی لە بەرکردنی قورئانی پیرۆز لە خزمەت قورئانی پیرۆز جیاواز لەوانەیە لە قوتابێکی دیکە یاخود هاوڕێکی دیکەت کە لەوانەیە کەمتر یاخود هەر ڕووی نەکردێت ئەم بابەتانە بسم الله الرحمن الرحيم والله ما صيان من هلا مناڵی لە 5 ساڵیە خەریکی قورئانم ئیتر لە ئەنجومەنەوە دەستم پێ کرد جا دوای ئەوە لە دەستگای نووری حکمت 2016 یەکەم تەلەبەی ئێوە بووم کە دەستمان پێ کرد لەگەڵ برازە خوشەکانمە دوای ئەوەیتر کە دەستگای نووری حکمت بەرەو پێشکەوت منیش لەگەڵ یا هاتم ماشەڵڵا ڕۆژانە تۆ چۆنی قورئانی پیرۆزت لەبەرە کرد کاتی خۆت چۆن دانابوو بۆ قورئانی پیرۆز و لەگەڵیشیدا هاوسەنگی دروست کردبوو لە پرۆسەی خوێندن تا کە ماشەڵڵا هەر پێداچوونەوەیەکی ماوە بۆ حفزی قورئانەکەت وەڵڵا مامۆستا من بەیانیان یەک تاقمدانا بۆ لەبەرکردن نیوەڕوانیش هەوڵ مەدا مراجعەکە بکەم لەگەڵ خەوی ئیستراحەتمان بۆ نیوەڕۆ ئیتر ئەوانیتم ئەدا بە یاری وشت چۆن لەگەڵ قوتابخانەکە تا ڕێکە خست بوو لە کاتی پرۆسی خوێندنە لە کاتی قوتابخانەیان وەڵا من سعی مەکتەب بەس بۆ شەوانە دانا چونکە بە شەوانە ئەم توانین سعی مەکتەب بکەم ڕۆژانەش بۆ قورئانەکە باشە دەستەکانە خۆش مامۆستا سۆران چۆن بتوانین ئێمە بە شێوازێکی باش قورئان لەبەر بکەین و لە بیرمان نەچێتەوە هەنگاوانە چونکە پێویستە بگرینە بەر بۆ ئەوەی کە لە کاتی لەبەرکردنی قورئاندا دوای ماوەیەک لە بیرمان نەچێتەوە وەڵام مامۆستای بەڕێز
معلومی جنابتە هیچ ئیشێک بەبێت تەوفیقی خوا نابێت ئەمێ بێت داوای پشتیوانی لە خوای پەروەردگار بکەین. خاڵ یەکەم خاڵی دووەم پێشتریش ئاماژەم پێدا هەست بە گرنگیەکەی بکەین. خاڵک یعنی لە زۆربەی عیلمەکانە وایە لە زۆربەی بوارەکانی ژیانە وایە هەر شتێک هەتا تین و تاست هەبوو بووی هەتا زەوق و شەوقت هەبوو بووی کاتی پێ ئەدەیت گرنگی پێ ئەدەیت بەڕادەی ئەوەی تۆ گرنگی بە قورئانە دەیت یعنی بەڕادەی ئەوە نەحیفزە بێت بەڕادەی ئەوە نەئەچیتە پێشوت هەیە ڕاستی ئێمە بمانێ سوچێکی بگرین هەر قسێکی زانانی کۆن باسییان کردو ئەڵێ عیلم وایە یعنی عیلم ئاوایە چەندێکی ئەدەیتی ئەوەت ئەداتێ ئێمە بەشێکی یعنی بەشت وەکو پێشتر ئاماژە کردا وەکو شتێکی لاوەکی سەیریکەین بەڕاستی ناتوانین کاتی پێ بدەین وەکو لایەنە با بڵین دنیایەکەیش ئەوەی کە باسێکی وەڵامی پرسیارەکەی جەنابەت وەکو وتمە بێت دوای پشتیوانی خوای پەروەردگار یعنی چۆن بڵێ شەوقێکی زۆرت هەبێ بۆ ئەوەی کە تۆ حیفزی قورئان بکەیت ئەمجا کاتی بۆ دابنی هەر یەکێک ئێمە بەڕێزان ئەو کەسێک کە حافزی قورئانە لەگەڵ ئەو کەسێک کە بەس سوورەی فاتیحە و ئیخلاسی لەبەرە خوای پەروەردگار عادلە عدالەتە خوای پەروەردگار زوڵم لە یەکێک ناکات بۆ یەکێکی کە وەکو 24 ساعتی پێداون تەنها ئەو ڕێکی خستۆم خۆی ڕێک نەخستووە هەنی خاڵی تر کە پێویستمانە ڕێخستی ژیانمانە لەنا ئەم 24 ساعتی خوا گەورە پەتوی داوە کاتێکی بۆ بکەیتەوە من مامۆستایەکی برادرم هەیە هەر لە حیکمەی شارە زورە حافزی قورئانە الحەمدولله ئەم ساڵ 2024 تەواوی کرد ئەلێ کاکە هەر شەوێک نیو ساعت بڕیار بدەیت هەموو شەوێک نیو ساعتی بدەیتێ ئەبیتە حافز قورئان و لەبیریش ناچێتەوە ئەم نیو ساعت هەڵ کاکە یەک چارێکی دابنێ بۆ لەبەرکردن چارێکی بمڕاجعە ئێتە کاتە زۆر کەمە بەڕێزان بەس ئێمە وەکو چۆن بڵێیت خۆ کۆنتڕۆلکردنمان لاوازە خاڵێکی تریش ئەوەی کە پێشتر ئامادەم پێ تا گرنگی پێ نادەین خاڵەکە زۆر گرنگە بڕوابوون بەخۆتە یعنی تۆ گەر بیر بکەیتەوە مامۆستا بڵێ کاکە 600 لاپەڕ برا 600 لاپەڕە بەکوێ لەبەرەکرێت هێوڵا لەبەر ناکرێ بەڕێزە ئەوانە تۆ بێ بڵێ کاکە من ئاەت من مامۆستایەکی بەڕێز لە شوێنێک بووین مامۆستامان بوو گوتی تەلەبەیەکم هەیە پێم وتووە سەردەمی 20 ساڵ پێشەسە نسیحەتم کردو ڕۆژ یەک ئاەت لەبەرکە ئێستا حافزی قورئانە کەی وایە تۆ بێ مرۆ دەستی پێکردمانێکی تاویکی کاکە تۆ ئەم پیاوە بەڕێزە توانێتی لە 12 ساڵی تاویکە کاکە تۆ لە چ ساڵی تاویکە کەی وایە گرنگ ئەوێت تۆ لەگەڵ قورئان بی با تاویشی نەکەیت ئێمە ئەوکو چۆن بڵێ پەلەمانە لە خاڵێکی ترا پەلەمانە ئەمانەوە کاکە بە دوو ڕۆژ ناشت بە دوو ڕۆژ نییە خۆی مامۆستا ئەوە چوویتە سەر سکەی لەبەرکردن ناتوانیت ئەبێ بیکەی بەخۆ مامۆستایەکی ئەبێ بیکەی بەخۆ هەر شتێک بۆ خۆ ناتوانیت دا بڕێ بەڕێزان خەڵکی کاکە 50 ساڵ نوێژی بەیانی بە جەماعەت دەڕۆشتووە هەر شێ 5 نەفەر بایان کە تا لەسەر نوێژەکەی بەیانیەکات بۆ بەخوتیایە تۆش ئەگەر بیکەی بەخۆ بە تاکید ڕۆژانە کاتێکی بدەیتێ با بڵێن نیو ساعت ساعتێک زۆر نییە ڕۆژی ئاەتێ لەبەرکە ڕۆژی ڕێزە لەبەرکە و نیو لاپەڕە مراجعەکەرەوە ئەمە ئاەتێ لەبەرکردن و نیو لاپەڕە مراجعەکردنەوە لاپەڕێ مراجعەکردنەوە بڕواکە 10 دقیقە چارێکی کاتیە بەڕێزان یعنی ئێمە بە کاتی بدەینە بەرنامەی بۆ دابنێن وەکوتم شەوق و زەوقمان هەبێ بۆی پاشان ورەمان بەرز بێت یعنی بڕیار بدەین بەردەوام بین لەسەری شتیوانیە بڵێ وەڵا کاکە ئەمە یەک جالەبەرێکم لەبیر ناچێتەوە ئەو کەسەشی حافزی قورئانە ئەگەر مراجعە نەکات دووبارە لەبیر یەچێتەوە بەڕێزە چۆن بڵێ پەیوەندی بە بەرنامەدانان و ورە پێدان بە خۆت و بڕوابوون بە خۆت و بەردەوامی هەیە مامۆستاگیان بەردەوام نەبیت نەوەڵا هیچ ناکات مامۆستاگیان باسمان لە خێزان کە تۆزە جەختی لێ بکەینەوە خێزان دایک و باوچ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە منداڵەکانیان سەرقاڵکن بە لەبەرکردنی قورئانی لە خزمەت قورئانی پیرۆز ئەزمموی خۆتان ماشەڵڵا کە بەڕێست و براکەت و دایکت و ماشەڵڵا ینی ئەمە تا چەند ڕۆڵی ئەبێت کە ئەم کەسە ئەم گەنجە ئەم منداڵە هەل لە بدایەت و لە بناغەوە لەگەڵ قورئانی پیرۆزدا ڕابهێنرێت مامۆستا معلومی جنابتان ئیسلام زۆر گرنگی بە ئوسرە و خێزان داوە لەبەر ئەوەیە مامۆستا زۆر ئیشەکرێ لەسەرەوەی شیرازی خێزان تێک بچێت لەبەر ئەوەیە ینی بەتەئکید دوای فەزڵی خوای پەروەردگار دوای فەزڵی خوای پەروەردگار مامۆستا ئێرام نەبوایە مامۆستا ئێرام دایکم نەبوایە هەرگیز حافزی قورئان نەبوو ینی بەتەئکید ئەڵێم دوای فەزڵی خوای پەروەردگار یەقینەن ئەم قسە ئەکەم دایکم نەبوایە مامۆستا ئێرام حافزی قورئان نەبوو چۆن لەگەڵ یاخەری بوو مامۆستا هەم زۆر کاتی پێداوە زۆر گرنگی پێداوە یعنی هەموو پەیوەندیەکانی دایکم و ئیرام پەیوەندی بە حفزی قورئانەوە هەبوو مامۆستا ئیرام حفزی قورئانە دایکم ئەوە دێمە سەر باسی دایکیشم مامۆستا ئیرام قورئانی باش لەبەر کردایە دایکم هەدەی بۆ کرد ئەگەر ئیهمالێکی بکردایە دایکم خۆی ئاسایی ئەوە من پەیوەندیەکەمان تێک چوو ئەمە واکات ئەم کوڕە ولفەتێکی بەخۆی بۆ دروست کرد بوو دایکم
لە قسەی دەرنەچی هەر کاتێک دەرەچوو ینی من بیرم دێ مامۆستا ئیرام ناخۆشنیشت بەلای ئەو بوو دایکم بڵێ وەڵا قسە لەگەڵا ناکەم تێگەشتی لەگەڵ ئەوە هەر وعدێکی ئەدام ئەو کاکە من ئەو فڵانەشتە ئەو جوزئە لە بەرەکەم ئەو لاپەڕ لە بەرەکەم دایکشم وعدەکەی خۆی بردە سەر ئەو من فڵانەشتەکەت بۆکەم فڵانەشتەکەت بووە هاوسە لە تەمەنی چەنەوە لەگەڵ یا خەریک بوو ناڵێ لە 5 ساڵیەوە تقریبا لە ناو ئیشەکان لە ناو وەسعەکان وردە یعنی ئیتر ئەوەی کە ئەو خوشکە بەڕێزە فەرمویان وردە ئەبێتە خو لەوەی ڕۆژی یەکەم ئەم پیاوە بەڕێزە دێڕی قورئانی لەبەر کرد بێت لەوەی دوای ساڵە کردبێتی بە ڕۆژنی و لاپەڕە وانە دەمێکە لە ناو وەسعەکە ئێستا 2016 تا ئێستا 8 ساڵەکات هەرچەند دەمێکە وابزانم تەواوی کردووە بەڵام وردە ئەبێتە خو ئەو گرنگی خێزانیە مامۆستا ینی ئێمە باسی باپیرم بۆ کردینەوە چوار ینی ڕاستە لسکەکە لامانەدا بەڵام چونکە لە ئەساسا لە مناڵیە باپیرم لە مێشکما چیان دەبووی هاتینەوە سەر ئەو سکە بە فەزلی خۆی پەروەردگار کە داوامان هەیە تەوفیقمان بدا و بەردەوامیمان پێ ببەخشێت بۆ خێزانە مناڵەکەی والی ئەکات لەوەی کە بێتە حافزی قورئان یا بێتە حافزی شتێکی تر بۆ نمونە تۆ گرنگی تۆ وەکو دایکێک مامۆستا وەکو باوکێک ئەبێ گرنگی قورئان لە مێشکی مناڵەکەی بچێنێت پاشان من بەڕێزێک جارێکیان وتی کاکە ئەمەوێ مناڵەکانم وابن وتم کاکە وتی بەڵێتم خوشتێک بوو مێردەکەی نەماوە وتم کاکە خۆ دەست پێ بکە ئەوەی کە دایکم تەمەنی 50 ساڵ بەرەو سەرە خوێنەوارێکی وایشی نییە لەگەڵ مامۆستا ئیرام حیفزی قورئانەکەات هەرچەند ئەو تەواوی نەکرد کەمێکی ماوە بە حکومی تەمەنەکەی و بە حکومی مەشغەڵەتی ئەو ئافرەتی ماڵەوەی و وانە ئەوە دووبارەوە ئاکات لەوەی تەمەن و خوێندن و مەشغەڵە ڕێگری نەبێت لەسەر تۆ حیفزی قورئان بێ هەی دایکم لە تەمەنی گەنجێتیان نەیکرد بە 40 ساڵی بەرەو 40 ساڵی بۆ دەستی داوەت ئەمە وای کردووە ئەم گرنگی پێدانە ئولفەت بۆ دروستکردنەوەی و پاشان خۆشی لەگەڵیا بۆ بەردەوام حیفزی قورئانی کردو وای کردو مامۆستا ئیرام حیفزی قورئان بکات بەس ئەگەر بوونم نەعایلە هەرم عایلە وەرگری بەردەوام خەریکی سەیری دراما بوو بێتن و بەردەوام خەریکی سەفر و سیاحە بوو بێتن و وانە خۆیان هیچ مراجعە و سعی قورئانیان نەکرد بێ هەموو ڕۆژێکی زمانیان لەسەر دەمیان لەسەر مامۆستا ئیرام قورئانەکە مامۆستا ئیرام بەگوێیان ناکات مامۆستا ئیرام کاتێ بەگوێی کردوون عملیان ئەوەی عملیان بەگوێی کردوون ئەوە قسەیان بەگوێی نەکردوون لە فەزلی خۆی پەروەردگار یعنی مؤسسی هەڵەبجەی تازە حکمەی شارەزور مامۆستای برامان بۆ مامۆستا گەرمیان بووە ئیتر خی گەورە فەزلی کردو مامۆستا ئەحمەد هاتوو دەرزی پێوچون و ئەوە چۆن بڵێ ئەوە عایلەی هەمومان چوونەتە ناو ئیشەکەەوە ئەمە وای کردو مامۆستا ئیرام هەڵکەوتوتیانمانە شەڵاژ بێتە مامۆستایەکی زۆر باش سەلامەت بن بەڵام شتێک لەسەر خۆمان یعنی کاتێک دەست ئەدەیتە ئیشی ڕێکخراوی ئەوانە خەریکە تۆزێ خۆت ئەفەوتی یعنی ئێستا بۆ نمونە ئێمە خەریکی سەدانی وەکو مامۆستا ئیرامی وای کردووە هەندێک جار فرێ خۆت ناکەیت بەڵام بەرەکەتی ژیان و پاداشتە گەورەکەی ینی یەقینەن قسەی لێ ناکرێت ئەوە گەورەی قسەی لێ ناکرێت سلام مامۆستایانی بەڕێز مامۆستا سۆرانگیان سەبارەت بە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز تا چەند گرنگە هەم حافز قورئان هەم کەسێکی ئاسایی کە قورئان خوێنێتەوە ڕۆژانە گرنگی بدا بە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بەتەکید کاتێک تۆ یعنی هەر ئیشێک ئەەکەیت ئەبێ بگیرەوە سەر سێ ڕئیسی خۆی ئەم جوان خوێندنەوەی قورئانە یعنی خەڵکمان زۆرە کە ئەزانێ قورئان بخوێنێت ئێمەش ئەم بابەتی قیرائەت و جوان خوێندنەوە بۆ ئەوەی تۆ بچیتە سەر سکە ڕئیسەکەی خۆی ینی ئێمە سەرەتا کە تەلەبەت دەست پێکات پێڵێن گوێ لە چەند قاری ئەبگرێت زیاتر نەگرێت ئەڵێ بۆچی ئەڵێم کاکە کە فێر بووی دوای خۆت ئازادی بۆ ئەوەی تۆ بکەیتەوە سەر سکەی ڕئیسی بۆ ئەوەیە قورئان لە وشە و پیت پێک دێ ئەم وشە و پیتانە مامۆستای بەڕێز لە ناو دەمایە پەیوەندی بە زمان و قورگ و لێ و مڵاشووە هەیە تۆ ئەبێ بیان خەیتەوە شوێنی خۆی ئەگەر نەکەیتەوە شوێنی خۆی مامۆستای گیان غەڵەت دەرەچێت تۆ لەبەر ئەوە پێویستە سەرەتا گرنگی بە چوان خوێندنەوە کە بدەیت ئەم شێوازی قیرائەتوانە دواتر کە ڕاهات زمانت دەمت هەناسەت لوتت کە هەندێک تۆ پێویست بەلوتە هەندێک جار پێویست بە قورگە کە ڕاهات ئیتر دوای ئاساییە تۆ یعنی تۆ یەک جار تەلەبایەتێکی من هەموو جارێ ئەڵێم کاکە من تەلەبەم هەیە 50 ساڵ تەمەنێتی ئەڵێم کاکە یەک جار وەرە تەلەبایەتی بکە قورئانە تاوایتر تاک و تایی تەمەن پێویست پێی نییە بەڵام ئەگەر وانەکەی مامۆستا گیان یەک جار نەبێت تۆ سەر سکە ڕئیسێکە بەو شێوازی جوان خوێندنەوە ئەبێ يعني هم جارك قرآن خوين توبلي أمر راس بي توبلي أمر راس نبي بس كيك جاشو تسأل أسكر رئيس يتر بيخم بي لاني كم لو روايته بيخم بي لو كاك تو الحمد لله ما هي تياه دور باشا كاك إيرام خود لوي كلا خدمة قرآن بيروز داي هز بدل آراميكي هز تكيكا لبروسي خويننا لكاروباي روجانتا بكردار قرآن كاري رؤيا دلخوشي بويكا لخدمة قرآن بيروز داي الله ما صيان من كلا بين صاليو جسم بيكردويسا كقرآن كم لبركردوا ظلم آرام بوا وفيري أدبي جون
ئەدەبی گەورەکان بگرم ڕست لە گەورەکان بگرم و ڕست لە مامۆسا لە خوشکبرا بچووکتریش بگرم تا چەند گرنگە بە تێگەشتنی شو یان لێشی تێبگەی کاتێک کە لە بەریشە حتمما بە تێگەشتن و لەوانەیە زۆر بە ئاسانتر و باشتریش لەبەر بکرێت. وەڵام من مامۆسا کاتێ دەستمە کرد بە لەبەرکردنی قورئان ئاەتەکە یەک جارم خوێندەوە ئیتر قورئانەکەم دانەخست هەوڵمەدا بیست ئەڵەشم کردە هەر هینمە کرد جاجەوە ئەڕۆشتمە سەر قورئانەکە لەبەری باشتر لەبەری بکەم. دایکت چۆن هاوکار بووە کە مامۆستا بەوردی باسی کرد بەس نێوانی تۆ دایکت تۆزە خۆشە بۆمان باسکەین. وەڵا نێوان من و دایکم پڕ لە خۆشەویستی وە؟ ئەرەوەڵا. دایکت چ وعدێکی پێیە کە ئەیود ئەو ئاەتە یاخود ئەو سوورەتەم بۆ لەبەر بکە؟ وەڵا کاتێ 15 جوزیم تەواو کرد وتی ئەگەر تەواوی پاسی لێ بۆ کڕم. ئیدە کە حافظ قورئان بووم ئیترەوە ئەڕۆینە خانێکی تازە ئینشەڵڵا ئیتر وتی مەکتەبە وشت و ئەوانە بۆ کڕم. ئینشەڵڵا یەخوا لە شە ساڵ مامۆستا سۆران لەوانەیە ئێستا لە سۆشیال میدیادا زۆر بابەت هەبن کە بتوانیت خۆت فێری قورئان بکەی لێوەی زۆر کەس هەبێت کە زانیاری بڵاو کاتەوە. تا چۆنێک گرنگە ئەگەر دەستمان بە دەستگاکان و ڕێکخراوەکان نەگەشت و کاتمان نەبوو یاخود نەماتوانی دوور بوون لێمانەوە نەماتوانی بچین ئەو شوێنانە سوود لە سۆشیال میدیا و یوتیوب وەربگرین بۆ ئەوی فێری قورئان بین. بەتەکید هەموو شتێک قۆناغ ئێستا بۆ ئێمە کە ئەمانەوێت تەلەبە پێ بگەێنین یعنی کەسێک نێتی ئەوەی هەیە تەلەبە پێ بگەێنێ بەڕاستی سۆشیال میدیا و ئۆنلاین ناڵین ئیسفادەی نیە بەس ئیسفادەکەی کەمترە بەس بۆ کەسێک ئەوێت هەر لە کاتێک کە نوێژەکات قورئان خوێنەکەی باش بێت غەڵەتی تیان نەبێت کاتێک کە دەوری قورئانەکات و مراجعەی قورئانەکات ختمی قورئانەکات قورئانێکی باش بخوێنێ قەناعەتمێ با بڵین ئیسفادەی لێکات بەس وەکو وتم وەکو ئەوەیە لە خزمەتی مامۆستاکە دائانیشی سەیری دەمتەکات بۆی ئەخوێنی مامۆستا هەندێک جار هەیە تۆ هەتا سەیری دەمی تەلەبەکەت نەکەی نازانی غەڵەتەکەی چی پاشان تۆ غەڵەتێک ئەەکەیت مامۆستا لەوێنێ بۆت ڕاستکاتەوە بەس کە لێ مەجلیسەکە دائانیشی مامۆستا بە عەمەلیەن بۆت ئەکات ئەی بە عەمەلی و کاکە دەمت وا لێ مەکە دەمت ئاوا لێ بکە ئەو پیتە مەدە لەوێ بیدە لەوێ ئەو مینگە گەورەیە مەکە بچووکی بکە بە سۆشیال میدیاکە ڕاستکات ئەرە وەڵا سۆشیال میدیاکە ناڵم ئیسفادەی هەیە بۆ کەسێک کە هیچ مەجالی نییە بەڵام دوجار بۆ کەسێک کە ئێوە ماهیر بێتیایە و تەلەبە پێ بگەێنێ تۆ کەوتیان مامۆستای عیبارە بهێنێشت دەزانی ئەم جوهانێک شت هەیە لە قورئانە بە پێی ڕیوایەتەکان یعنی دابەزیوە بە سەنەد دابەزیوە جیاواز ئەخوێنرێتەوە تۆ لە خزمەتی مامۆستاکەت پێی نازانی بەس وەکو وتم بۆ کەسێک هەیە قورئان خوێنەوەی ئاسایی بێ لە ماڵی خۆی کاتێک مراجعەکات ئەیبینیە بەڵام کاتی ئەوێت کاتی زیاتری و قۆناغیشە. کاک ئیران تا چنێک هەوڵت داوە هانی ڕفیقەکانت بدەیت لە قوتابخانە یاخود هاوڕێکانت بدەیت بۆ ئەوەی کە ئەوانیش لەگەڵ تۆ بچنە ناوەندەکانی فێربوونی قورئانی پیرۆز و فێری قورئان بن؟ وەڵام مامۆستا هەرێکی و لە مزگەوت یا قورئان خوێنێ ئیتر کە من بە تەلەبەکانی مەکتەبم وتووە وەرم بۆ دەستگای نووری حیکمە ئێرە یەکێکە باشترین دەستگاکان لە سەرجیانە ئیتر پێم وتون و ئەوانیش هاتوون بە گوێیان کردوون. ئێستا ڕۆژانە چەندێک خەریکی قورئانی پیرۆز ئەبی چەندێک قورئان ئەخوێنیت لەگەڵ دایکتا؟ وڵی ترک لە بەیانیەوە هەڵەسم سەعات تقریبین و ئەو ناوە تا بانگی نیوەڕۆ ئەو ناوە خەریکە بم ئیتر نیوەڕۆ سەعات 1 بۆ 2 مراجعەیەکەم و ئەڕۆم بە دەستگای نووری حیکمە. خۆ لەش سابە ئێستا هیچ ئامادەیە بۆمان بخوێنیت بەرەبێت لەبەر چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز شتێک کە بەلای خۆتەوە گرنگ بێت لای مامۆستا تۆ حەزەکەی ئامادەیەکی لێ بکە بیرێکی لێ بکەم مامۆستا گیان حتمما وەک خۆت ئاماژ پێکە نابێت داببڕی لە قورئانی پیرۆز یعنی ئەوەی کە گرنگە کاتێککە پرۆسی خوێنی دەست پێ ئەکاتەوە حتمما خۆ هەر کاتێکگە بێت چەند کاتژمێرێکی کەمە بێت کە دایکان و باوکان خێزان ترسی ئەوەی نەبێت کە منداڵەکەی لەوەی کە کاریگەری لەسەر پرۆسی خوێنی وەڵا با نەچێتە فڵانە تەسەوڕ ناکەم ئەوەندەی ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان کاریگەری هەبێت لەسەر ینی چەند کاتی کەمە حتمما هاندانێکی ژەبێ بۆ خوێندنەکەی بۆ پرۆسی خوێندنیواتە وەسمەوەی کە لەگەڵ کردنەوەی پرۆسی خوێندن ئیدی بابەتە ئاینیەکان لە بەرکردنی قورئانی پیرۆز ئیهمال نەکرێت. ڕاستە جاران لەو چی مرۆڤ عوزرێکی هەبوو بێت زۆربەی ناوچەکانە ئێستا ماشەڵڵا دنیایەک ڕێکخراو هەیە کە ئێمە ساڵ وەکو حیکمەگەر حیکمە وەرگرین ساڵ 12 مانگ دەرگاکانمان کراوێ پێشتر ئاماژم پێدا پێویستی بە خۆ کۆنترۆڵکردن هەیە نەک دابڕات من خەڵک هەیە دابڕاوە 2 ساڵە پۆلی 6 نەهاتوە قورئانی نەخوێندووە دەرەجەشی بەدەست نێنا مامۆستایانی بەڕێز
باشە کەوایە خەڵکی شەیە زۆر زیاتر کاتی داوە بە قورآن و دەرەجەی زۆر باشتری شێناوە بەتەئکید قورآن ڕێگر نییە لە مەکتەب من یەقینەن بە تەجروبە و قسەکەم تەنها ئێمە بۆ ئەوەی هەر نەک بۆ قورآن و بۆ مەکتەبیش کاکە پێویستمان بۆەوەی کۆنتڕۆلی ژیانی خۆمان بکەین ماستە ئەو کەسەی ئەبێ بە سەرۆکی وڵاتێک و ئەو کەسەیشی کە لە خواری خوارەوەیە تەنها کۆنتڕۆلی خۆشی پێ ناکرێ هەروەکو 24 ساعتیان هێما وسەجە بۆی تەلەبێکی پۆلی 6 یا پۆلی 7 پۆلی 8 پۆلی هەرچەندێک تەنها پێویستی بۆی لە کاتی مەکتەبە تۆ زیاتر خۆی کۆنتڕۆل بکات ماوەسا من یەکەمەکانمان بان کرد بۆ ئێرە ینیوانی یەکەمی هەرێم لە پۆلی 12 ئامادەی ینی چەند قوتابێکیان ئاماژیان بۆ دەکرد کە لە کاتی ئەو قۆناغە سەختەشدا دانەبڕام لە قورآانی پیرۆز لە خزمەتی قورآانی پیرۆز لە عیبادەتەکانیان ینی حتا ئاماژیان بۆ کرد کە هاندەری ڕۆحیمان بووی کە بتوانین ئەی زۆر باش بکەین بەتەئکید وایە مامۆستا هیچ تەلەبێک 24 ساعت سعی ناکە لانی کەم هەر ساعت ناخێ و 6 ساعتەکەی سعی بکە کاکە وانە بۆی نیو ساعت کاتی ڕۆژانە تۆ بدەی بە قورآن کاکە نیو ساعت زۆرە ناڵی 5 ساعت ناڵی وەکو مامۆستایرام 3 ساعت 4 ساعت بەتەئکید مامۆستایرامی ڕۆژی خۆی ئەوەی پێنەداوە کردوێتی بەخوب بۆ ئێستا توانێت هیچ مرۆڤێک ناتوانێت ڕۆدەسی کرد بە ئیشێک تۆماتیکی 5 ساعت و 6 ساعتی پێ بدات تۆ ڕۆژان نیو ساعتی پێ بدە بەس بڕیار بدە بۆ نمونە هەموو ڕۆژێک دوای نوێژی عیشا کە عامی خەڵک دەماڵەوە نیو ساعت من دانیشم خەریکی قورئانە بووم نیو ساعت نە ڕێگە لە مەکتەبەکرێ من لە ڕێگە لە دەمەتەقەی ئوسرە و خێزانێک کە ئێستا نەماوە لە ڕاستیە داوای لێ بڕونەکەم نەڕێگە لە مۆبایلەکە تەکرێ با نیو ساعت خۆ کۆنتڕۆڵ بکەیت وازە سوشیال میدیا بینیت نیو ساعت وازە سەعێکت بێنە بەتەئکید خوای پەروەردگاریش تۆ لەبەر خاتی خوای پەروەردگار وازە شتێ بینی خوای گەورە باشتر خاتە شوێنێکی حتما ئەوسە گرنگە لە تەمەنی چەندەوە منداڵ ئیدی وردە و لەگەڵ فێر ببێت وەکو مامۆستایەکە زمانی خۆت ماوەستا لەگەڵ زمانی دەستی کرد بە قسەکرد ئێمە مناڵمان هەیە ینی ئێمە مامۆستایران 5 ساڵ بووە ئێستا ئەمانی ترمان برازام هەیە مناڵتر لە 5 ساڵ دەستی داوەتی لە 4 ساڵی دەستی داوەتی بەس بەپێی ئاستی خۆی بەپێی قیاسی خۆی تۆ ناچی بە قڕی پێ بڵی کاکەچی سوورەتێکی سێایەتی پێڵی ناچی ئاەتێکی یەک دێڕی پێ بڵی ئەچی ئاەتێکی پێڵی لە دووشە پێگاتووە بەپێی قیاسی خۆی تەمەن ڕێگر نییە لەگەڵ توانی قسە بکات بەس پێشتر ئامازن بە شەوق و زەوق کرد تۆ پێویستە وەکو دایک و باوکیەک وەکو سەرپەرشتیارێک ئەو شەوق و زەوقی بە دروستکەی پاشان عەمەلیان خۆت ببینێ مامۆستاگیان تۆ ببینێ حاشا لە ڕووی مەجلیس ڕۆژتارە تۆ خۆی گوێ لە گۆرانی گری بەسەڵێ ئاگاکە تۆ نایکە مامۆستاگیان خۆ نایکە تۆ هەر هیچ مەڵێ کێ گوێی لە منە هیچ نەڵێت بەس ڕۆژانە هەموو ڕۆژە نیو ساعت خەریکی قورئان بێ ئێمە مناڵمان هەیە مناڵەکانمان بعضێ سوورەت و ئاەت و شت هەر پێیان ناڵی لەبەری کرد سێکەی خۆی لەبەرێتی تۆ بەس گوێی لێ بووە لە دایکی گوێی لێ بووە لە باوکی گوێی لێ بووە ینی ئەم مامۆستایرامە بیرم دێت لە هەر کوێ قورئانە خوێند نەبوونی گوێگرتە بوو ئەو ئاەتێکی تیا لەبەر بوو هێشتا نەشتی بۆ سەر و سوورەت و سەر و ئاەت تێگەشتی مامۆستاگیان بۆیە تەمەن نە تەمەن ڕێگرە نە مەکتەب نە ئیش و کاری جەنجاڵی ژیانی بەڕاستیەکەی خۆ دەستان خۆش مامۆستا زەحمەتان کێشە ئەتوانی قورئانەوە بخوێنیان ئامادەن جارێکە ئەبەرکردنم بخوێنم بەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته وليتق الله ربه ولا تكتموا الشهادة والله على كل شيء عليم لله ما في السماوات وما في الأرض وإن كنتم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا
ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا أنت مولانا وانصرنا على القوم الكافرين. وصيان دستان خوش بخوای سلام علیکم سانی ورس فاز بوم دستته سواز میونداری تان زۆر خۆشحاڵ بوو خۆ بەخێر با سلامتان خۆی گەورە بەردەوامتان پێ بەخشی ئینشاءالله زۆر سپاس بۆ سۆران سەلاح مامۆستا لە بەرکەوی قورئانی پیرۆز و هەروەها ئیکرام سەلاح قوتابی ئیرام ئیرام سەلاح قوتابی زۆر سپاسانەکە کەم تۆ خۆ بەخێر بێ مامۆستا سلام خۆتان ڕازی سەدەت میارم